سڵاوتان لەبێ بەڕێزان لە ڕۆژگاری ئەمڕۆمان هۆکار زۆرە بۆ ئەوەی خەموو خەفەتی پێ بخۆین زۆر لە ناخەوە بیری لێ بکەینەوە و ئازارمامدا من دەمەوێت بەنامەی ئەم جارەمان قسە لەسەر ئەوە بکەین ئایا چ شتێک بکەین تاوەکو ئەو خەموو خەفەتەی کە هەمانە بڕەوێتەوە یاخود کە پێوترێ خەمڕەوێن خەمەکانمان بەبا بدەین زۆرە لە گەنجانی خۆشمان بیرەکەنەوە ئەگەر پارەت هەبێ ئەو خەموو خەفەتت نییە من دەمەوێت ئەم پرسیارانە لە بەشێک لە هاوڵاتیان بکەم بزانم لەسەر ئەم شتانە چی دەڵێن ئێوەش بینێری وەڵامەکانیان بن فەرموو مەگەڵاخی یەگەڵا بەکار نێنی وەگەل لە خواوە دوور بی هەموو شتێک نییە ئەو دوانی لەگەڵا بەکار بێنی پارە هەموو شتێک ئەڵێن بە کاسەی پڕ ئاشتی ماڵە بەڵام بزانی چۆن بەکاری بێنی خۆ ئەگەر بەعام سیر بکەیت نەمانی خەموو خەفەت بە ژیانێکی دابینکرا و چواردەورێکی پاک کە خۆشە یەکی بیلەوان ئەلا بذیکر الله تطمئن القلوب کەس پارەی پێ نییە خەفەتی هەیە بەس ئایا خەفەتەکە خۆی خۆت لە ناوە بە بەس ئایا ئەو چارە سەرتەکە واللهی من وەکو خۆم لە تەواوی جیهانە لە هەموو سەرزەوی ئەگەر دینی ئیسلام لە پەرەپێدان و گەورەبوو نابێت دڵم زۆر بەوە خۆشە ینی بڵاوبوونی ئاینی پیرۆزی ئیسلام زۆریش ئەرەوەڵا بەڕادە بەدەر کاتێدا و بانگەوازێک لە شوێنێک ببینی پێ ئاسوودە ئەلحەمدوللا لە هەر شوێنەکە بینم کەسێک بانگەوازەکە بۆ دینی ئیسلام زۆرم بەلاوە خۆشە بەتابەت لە وڵاتانی غەرب کە ئەلحەمدوللا ئێستا لە فرەسەندناو لە گەورەبوونایە تا زۆرێک ڕەنگە خۆشەدا هۆڵت دابێ بانگەواز و ئەوت کرد بە هەر تەریقەیەک سپاس بۆ خوای گەورە زۆری شەوڵم ماوە و لە ڕێی چ لە ڕێی فەیسبوکەوە چ لە ڕێی خۆمەوە بێ چ لە ڕێی خەڵکانی ترەوە بێ هەم کۆمەک و هاوکاری کۆکردنەوەی بە خەڵک هەم بانگەوازی بێ و هەم وتنی حەق بێ لە ڕووی زاڵمە لەناو قسەکان داواز شتێکت کرد کۆمک و هاوکاری تا چەند دڵخۆشەوی کاتی ئەبەخشی یارمەتی فەقیرێکە دەی بۆ نمونە هاوکاری کەسێکەکەی تا چەند ئاسوودەیت بۆیان واللهی سپاس بەخوای گەورە زۆریش ئاسوودەم هەرم پیا بەڕێزانە زان ماوەی لەمە پێش بە خۆمان ئالێرا کوڕی پێشمەرگەیەک باوکی پێشمەرگەیە دوو مناڵی 14 ساڵ و 7 ساڵی لە یەک ڕۆژانەتیجێ فەحسەکەیان دەرچووە کە دووش سەرەتان بوون پارەی دەرزیەکانی پێ نەبوو لەم بازاڕەیە گەڕاوینە لەخوا بەزیابی لەنا ئەوم خەڵکەیە توانیمانە دەرزیەکانی بۆ دابین کەین زۆر ئاسوودە بوو پێی خۆش بێ زۆری چونکە بێنە پێش چای خۆ دەگەخوا نەخواستە لێ فەرقیشی نییە ئەگە مناڵێکی خۆت بێت ئەبێت چه هەڵوێسێکە دەبێ کاتێکە بینی بوویتە مای خۆشگوزەرانی و پێکەین و خەندەیەکی کەسێک بەوەی خۆشگوزەرانی بەوەیەوە کە دەروێشی خێر لێکرد بێتەوە زۆر ئاساییە بەلاتەوە زۆریش بەلاوە خۆشە لەبەرەوەی خۆمان نزانین ئەم ڕۆژگارێکی کەم دەرامەتی و هەژاریە ئەکرێ بڵین هەبوونی پارە و دەوڵەمەنی خەموو خەفەت لابات ئەگەر ئینسان عەقڵی بێ بەڵێ دەخوا بترسێ و عەقڵی هەبێ ئەرەوەڵا پارە زۆشتە ئەرەوەڵا ئەتوانی بە پارە خۆشگوزەرانی بە خۆت جێبەجێکەی دەڵێن هەموو شتێکیش نییە بەخوا هەموو شتێک نییە من پێ دەڵێم ئەگەر عەقڵی یەگەڵا بەکار نێنی وەگەر لە خواوە دووربی هەموو شتێک نییە ئەو دوانی لەگەڵا بەکار بێنی پارە هەموو شتێکە واللهی بە ڕازگۆیی بە خۆشەویستی لەگەڵ خوای خۆتا ڕێک بە ڕازگۆیی بە تاچیت بینینی کەسکاری باش جگەر گۆشەکانی لە دەرەوەی وڵات بێ پیان شاد بیتەوە خزم و کەس و کار ببینی لە نزیکەوە دڵخۆشی پیانە مرتا خزمی چاک خزمی باش خزمی ئەمڕۆ ڕێزم هەیە زۆری تیا مەسلحەت چییە زۆری وتیایە قسەهێنانی قسە خراپ بەبینە ئەوە باش تۆشیڵێ لەسەر ئەوەی بە تایبەتی ئێستا گەنجان زۆر جار ئەمایان ئاین زۆر جارەمە دەڵێن ئەڵێن ئەگەر پارەت پێ بێ خەموو خەفەتت نییە واللهی پارە ڕاستە هەبێت ئەڵێن بە کاسەی پڕ ئاشتی ماڵە بەڵام بزانی چۆن بەکاری بێنی خەڵکێ بزانی فەقیرە ئەوڕی لێنەیتەوە خێر و خێراتێکی لەسەر نەکەیت و ئینسانەتیش لەسەر نەکەیت و دەستی فەقیر ڕۆژارێ نەگریت و هەر کۆکەیت و بۆ خۆت بێ و نەوەڵا جاسوودەیچی بە تەجروبەی خۆت ئەگەر یارمەتی فەقیرە دابیان هاوکاری هەژارت کرد بێ پێی مرتاع بووی ئاسوودەی بۆیە نایە ئەرەوەڵا بە خۆشحاڵی و زمانێ بۆ خۆم لەوەی دەستم کورد بێ برادەری ڕەفیقی خزمی هاوکاری کرد بێتم چەندم پێخۆش بکە بۆ ئیشم کردو نەخۆشحاڵ بوو ئاسوودەی بۆیە ئاسوودەیەکی زۆریشی پێبەخشی تۆ بێنە سەر خۆت ئێستا تۆ بەس عیمادیت خراپە باش نییە کەسێک خزمێکت ناسیاوێکت خێرخوازێک ئاوڕێکت لێداتەوە نەخۆشێکە دێ بەسەر دەگاتەوەش گەورەیە ئەمەش خۆشەویستی و ڕێزی ئینشاءڵڵا هیچ کەسێ نەیبێ هیچ کەسێ نەیبێت خۆ ئەگەر بەعام سیر بکەیت نەمانی خەموو خەفەت بە ژیانێکی دابینکرا و چواردەورێکی پاک کە خۆشە یەکی بیلەوان نەوەکو تۆ کۆمەڵێشت لە تۆیان مەوجود بێت داهای چاکە لە خەڵک بکەیت پێداویستەکانی ژیانە بۆ دابین بێ بەوە خەموو خەفەت نایە تەبعاً ینی ژیان بریتە لە چی ئەو تەمەنەی کە خوا پێداوی تۆ لەدایک بوون تۆ تاکۆ کاتی کە ئەکەیتە حەقی خۆت
پێویستت بە ژیانە ئەم ژیانە ئەگەر بێت و دووربی لە خەم و خەفەت یەکێ لە خەم و خەفەتەکان چییە خۆی ئەگەر عیلمی بیرکەیتوانێ ویژدانی ئینسان لەلایەنی عیلمیە و ویژدانی ئینسان هەموو کارەکان ڕاستەکاتەوە ئەگەر ئینسان بێت ویژدانی خۆی بەکاربێنێ سەیری زروفی ئەم کاتە بکەیت هەر بۆ نمونە ئەگەر تێکۆشانی خەڵکی کورد ئێمە وەکو شەرقی ئەوسەد قسە بکەین و بە تایبەت کە دینی ئیسلام لەسەرمان زاڵە وەکو کوردیش تۆ سیرکی تێکۆشانێکی زۆرمان کردووە جوابانوویەکی هیچمان دراوەتوانێت ئەما بێتە هۆی ئەگەر زۆر بیری لێ بکەیت تۆ خەم و خەفەتێکت بۆ دروستەکە بۆ نمونە تۆ بە عیبادەتکردن بە نوێشکردن بەمانە ئەتوانین بڵێن خەم و خەفەتەکانە ڕێ ئەمی زوێمە سەر ئەو مەسەلەیە کە کاتێک تۆ بیر لە چواردەورەکەی توانێت و کۆمەڵێشت کە دوورن لە وجدانەوە لە خواپەرستیەوە هەز بە چاکە ناکەن وجدانیان ناجوڵێت کە ئەمانەت نەبوو هەڵبەتە دووری لە خوای گەورەوە ئەگەر نزیکبی لە خوای گەورەوە هەڵبەتە وجدانە دەبێت ڕێزە خەڵکەگیری حەزەکەی ئەو کارە خراپانە دوورکەویتەوە ئەگەر تیاچتا مەوجودی حەزەکەی دوورکەویتەوە یعنی هەنگاوێکە نەی بەرە وجدان تۆ چێڵێ لەسەرەوەی کە زۆرێک لە گەنجان یا زۆرێک لە خەڵکی جواب بیرەکاتەوە ئەگەر پارەت پێ بێ خەم و خەفەتت نییە خۆی پارە وەسیلەیەکی ژیانە پارە پێویستیەکی تایبەت و نوختەی یەکەم نییە وەسیلەیەکە بۆ ژیان برادرە پێش ئێستا ئاگام لێ بوو باسیەوەی کرد وتی ئەگەر بە عەقڵ بەکاری بێنی هەڵبەتە پارە بۆ ئینسانی عاقڵە ئینسانی عاقڵ ئەتوانێت بە خۆشی بێنێ هەموو بێنێ و ئینسانی بێعەقڵیش کۆمەڵە کاری خراپی پێکە ئەبێتە بەڵا بۆ یا دوا ڕۆژی باش نابێ عاقیبەت خێر نابێت قەت خەم و خەفەت نابێ ئیمشاس هیوادارم بۆ هەموو کەسێک وابێ خۆشی و بەشارەتی بگەرێتەوە وڵاتەشڵ کێشەیەگە ینی بڵین حکوومەتە ئەوە تام خەڵکە هەمووی برسێتی کەس پارەی پێ نییە خەفەتی هەیە بەس ئایا خەفەتەکە خۆی خۆت لە ناوە بە بەس ئایا ئەو چارە سەرتەکە هیچ زۆر جارێ هەر خەفەتەکە هەر خۆی باشترە خەفەت نەخۆی باشە ئەگەر شتێک بوو کێشەیەک خەفەتی بۆ مەخۆ ئەگەر هەو بوو چارە سەریکە یا سەردانیکە نەخواست ئەگەر شتێکت بەسەر هات خەم و خەفەتی پێدای چی ئەەکەی تا ئەو خەم و خەفەتت نەمێنێ بڕێتەوە زۆر شتم بەسەر هاتوو خەفەتم نەخواردو بووی نەخواردووە بە حیاتم ناشی خۆ توانانی تە خۆت کۆنتترۆل بکەیت ئەو خەم و خەفەتە ینی ئەو دقا ینی یەکێکە بینم ینی کە فەقیرێکە ینی دەستکورتە یا نوخسانە ئەو دقە خەفەتی بۆ خۆم کە ئەو دەقەی بینم کە دوایەوە ڕۆشتم خەفەت ناخۆم دوای بیری لێ ناکەیتەوە بەس ئەگەر توانیم شتێکم دەسابوو یارمەتی بم ئەگەر نەشم بوو سەردانیەکەم بە یارمەتیدانی هەژار ئاسوودەیت بۆ هاتووە پێت خۆش بیانی دەروون دامان خۆشە بەڵێ ئای چۆن خۆش نییە ئەو کەسە دڵی پێخۆشە ئێستا من زۆر کەسم بینیوە هەرچێ بۆ حەج لەبەرەوەی کاچێ بۆ حەج خۆی پیشان بە بەسەشە پارەی هەیە دراوسەکەی ئەزانێ نوخسانە یا فەقیرە پارەی حەجەکە یا تێڕێک دا ئەو لە پێش ئەو حەجی کردووەکەوەی کردووە گەورەیە چۆن داویستی مسلمانێک پڕ بکەیتەوە بۆ خولای خوا زۆر چۆن ئارە وەڵڵا هەر زۆریش تۆ ئێستا گە ڕۆژێ لە ڕۆژان شتێکت لێ بخۆمە خوانە خواستە خەم و خەفەتێکت هەبێ چی ئەەکەی تا خەم و خەفەتت نەمێن خەفەتەکە ساکێ ئەم کوردستانە هەمی تۆ داواکە ئەو خەسرە و بەنێ داوای تو خەستترەکەیت داوا هیچ ناکەم داوا لە خواکەم و هیچ تەما حاوە خەڵک هەمیشە تەما ئێستا حکومەتە قەسێکیاوە بە تۆ داوای قەسێتی لێکەیت هەمی تەماحیان هەیە زۆرێک لە گەنجەکان ئەڵێ نەگەرێکی پارەی پێ بێ خەم و خەفەتی نییە تۆ قەنەعەت وایە گەرێکی دەوڵەمەند بێ خەم و خەفەتی نییە باشە بۆیە پارەی پێ نییە گەنجەکە فیزی نایە ئیشکات ئەی بۆ هەموو داماوە عارەبەکان فەقیرەکان ئەو جادە پاگەکەن و گسکردن هینەکەن خەفەتیشیانی و معاشق پاری خۆشیان هەیە هیچ ناکەن ئەنێ شەو نێرگەلەیە خۆنە تا سعادێک و دویشەوی بڕۆ سعات 11 هەڵسن دوای زەنکە کە هەستانەخە حەزکە داکی قەیماخ و هەنگوینیان بۆدانێت ئەوە دەست نابووە کەس تۆ ئەگەر خەم و خەفەت هەبێ بەچی هەوڵەدەی خەم و خەفەتەکەت بڕاوێنێتەوە ڕۆژانەکە خەم و خەفەتم هەبێ لە قەزەی مادەوە بێت هەوڵی مادێ دەم کاسپی باشکەم و خاسپێکی حەڵال کە پارەکە بخۆم ئەگە خوا بخەتە دڵ و دەروندە قورئان خوێنی مێشکە سافە بێت زۆر خەفەت هەیە ئەسڵەن بە پارە حل ناکرێت دەبێت داوا لە خوا بکەیت ئەو ئارامی کە خوا پێت دەبەخشێ بە پارە ناچەبرێت شنی پارە هەیە ملیارەری شەو لەگەڵەوە شەڕە ناخەم ڕتیان نییە گەنج ئەوە سەرەتای ژیانیانە اینجا نانەیە کابرا پارەی پێێ وابزان بۆ پارەی هەموو شتێکی بۆ وەکوێت بەس نازانێ هەموو شتێکیش نییە پارەکە مرتاح بیت لەش ساغ بێ پارە هەبێ
ژیان مرتاح بێ باشە کامەیان لە هەمووی لە پێشترە لای لە تۆ ساغی لە ساغی بێەوەی بۆچی ئەوت لە پێشی هەمووی داناوە ئەسەری هەمێتی کە تۆ لە ساق بێەوەی بێت مشکلی چییە کە پارە هەمە مشکلی چییە کە ژیانە بڕا مشکلی چییە زۆرێک لە گەنجەکان ئەڵێ نەگەرێکی پارەی پێ بێ خەفەتی نییە قەنەعاتم قسەی هەیە هەیە پارە هەبوون خەفەتی نییە پارە هەبێ باشتری ژیان مرتاح بێ زۆرێک دەڵێن هەیە پارێکی هەیە بەڵام هێشتا هەر ژیانی خەفەتەوە نییە بڵێ بێ خەفەت بۆ خۆی نییە ئەو بۆ خەڵکی خوا جا کاکبرێژ پارێ بێ و ژیانی مرتانە بێ ئەی چۆن مرتانیە بۆچی مرتانی ناتوانێت بە ئاسانی پارەکە بەکاربێنی بە زیرەکی گیان ئەڵێ ماڵی خۆ نەخۆ بۆ چەک ببووە ماڵی خۆ نەخۆر بۆ چەک ببووە ئەی چۆن تا چەند بە عیبادەتەکان بە نوێژکردن و قورآن خوێندنەوە ئەنە خەموو خەفەتەکان ئەڕەوێتەوە ئاسوودە ئەگەر تۆ خوا هیدایەتێ بە قورآن و نوێژ و ڕۆژی خۆ بکەی خوای ئەونێک یارمەیتە خوا ئەونیکە سەرکەوتو دەکە وایە تۆ خۆت کاتێک بۆ منە نوێشت کردو ئەو ئاسوودەیەت بۆ هاتووە خەفەتەکات نەمێن وای نوێژم کردووە گیانم مرتاح بوو مێشک مرتاح بووە ئەرە وەڵاهی جارەوە کە نوێژم نەکردو هەر لە خۆمە گیام داگیرەوە قورآن خوێندن بۆ قورآن خوێندن جا قورآن جا هەیە لە قورآن خوێندن چاکترێ ئینسان دڵ و دەرونی ئارام ئەگە خوا بخەدە دڵ و دەروندەوە قورآن خوێنی مێشکە سافە بێ هەندێکی دەڵێ من ئەگەر یارمەتی هەژار بدەم ببەخشم پێ ئاسوودە چاکە زۆر مهمە هەرە وەڵا بەخشین زۆر زۆر ئەی تۆ یارمەتی خەڵکی فەقیر بێت و کەم دەرامەت بیت ئەیخوا پێخۆش نییە چۆن لایە باش لای ناوە ئەیخوا پێخۆش نییە خوا پێخۆشە چۆن تۆ یارمەتی خەڵکی فەقیر بێت و کەم دەرامەت بیت چۆ پێخۆش نییە ئەگەر تۆ یارمەتی فەقیرێک بدەیت دڵی خۆشکەی خی گەورە چۆن دڵی تۆ خۆش خی گەورە دوو سێونیکا بەسەرتا بە چ شتێک خەموو خەفەتەکانی نامێنێ ئەڕەوێتەوە کە بۆ منە ڕوخواانە خواسە خەموو خەفەتێک دە بێ بتەوێ ئەم خەموو خەفەتە لابەی چی ئەەکەی تاو ألا بذكر الله تطمئن القلوب تەنها بە ذیکری خوا عیبادەتکردن عیبادەتکردن و ذیکری خوا بۆ منە لە عیبادەتەکانە چ شتێک زیاتر گرنگی پێدە بۆ ئەو خەفەتەکانت نەمێنێ ذکری خوا بریتە لە زۆر شت لەوانە هەمیشە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموێ سێ وشەی زۆر ئاسان هەیە کە ئینسان بیکات پلەکانی لای خوا زۆر زۆر بەرزە دەرەجەکانی بەرزە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر باشە زۆرێک لە گەنجان ئەڵێن ئەگەر یەکێک پارەی پێ بێ خەفموو خەفەتی نییە تۆ چێڵێ لەسەرم قسەی بە پێچەوانەوە ئەوانەی کەوا پاریان زۆرە لای من وا دیارە لە هەموو کەس خەفەتیان زیاترە پێشینان و دایمە خەریک حسابات دایمە خەریکی حساباتن بەڵام ئەو تە زۆر جوانە کە عەرەبیەی تر باوەڕ ناکەم حەدیث بێ کە فەرمێ القەناعەة كنز لا يفنى قەناعەت دەبێ بۆ بەشەی خوا پێدا ئەوە لە هەموو شت چاکتر تۆ قسەکەی ئەڵێ خەزێنەیە نافەوتی کەواتە مەرج نییە هەبوونی پارە وا بکات تۆ بە بەردەوامی دڵ خۆش ناوەڵە بە پارە نییە پارە زووتر پێش ئەم زروف و ئەم کاتانەی کەوا خەڵک ئێستا هەموو ڕووی کردوتە پارە ئەیان و پارە چۆچی دەستە باشە جگە لەوە هەندێکی دەڵێ من ئەگەر خێر بکەم یارمەتی فەقیر بدەم ئاسوودەیم بۆ دێ تۆ ئەمە تاقی کردوتەوە ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەویش حەدیثێکی صحیح حکا فەرمێ سەدەقە بەڵا لە ئابە بەڵا تەنانەت ئەو بەڵانەی کە لە ئەرز و ئاسمانەوە دێ بۆ ئینسان سەدەقە ئەبێتە قەڵغانێ بۆی نایەڵێ ئەگەرێکی بەڵام موسیبەتی بەسەرهات با ببەخشێ لەسەر نێ با بەخشێ با چاوی لە فەقیر بێ بە خێر کا سەدەقە بریتی نییە لەوەی کەوا جاری وهەیە لە شوێنی خۆیان دینارێک لەم هەزارە تەبعی خۆمان جێگای شتێکی زۆر گەورە بۆ ئینسان ئەگرێت کات و ساتەکەی گرنگە ئینسان و کاتانە لەدەستدەن پشتیوان بەخوای گەورە خەفەتم نییە لە خوای گەورە بەزاوێت تۆ بەچی خەموو خەفەتەکان ئەڕەوێتەوە خەفەتت نامێن وەڵام من یادی خوا دەکەم زکری خوا دەکەم سپاسی خوا دەکەم خەمەکانم نامێنێ زکری خوا زگری خواکەم نوێژ دەکەم سوژدەی بۆ دەبم ئەمە تاقی کردوتەوە بەڵێ لەخوا گەورە پارێمەوە کە خەمەکانم لەسەر لابە ئەوتت تاقیت کردوتەوە و فعلەن خەموو خەفەتەکانیش نەما من خەمم هاوە بێ تااقەت بووم دەست نوێژم هەڵگرتو چوم نوێژم کردو ڕم لەخوا کردو لەخوا پاڕامەوە خوا گەورە خەمەکانی لەسەر لابە سوک بۆ لەسەر بەڵێ بە تاچیت زۆرێک لە گەنجانی خۆمان ئێستاوا بیرەکەنەوە دەڵێن ئەگەر پارەت پێ بێ خەموو خەفەتت نییە نا پارە شەر نییە هەموو خەفەتێکت لەسەر لابەرێ
لەوانەیە بۆ نمونە تۆ هیوادێکت هەبێ هیواد لەگەڵ خەفەتتا جیایە تۆ هیوادێکت هەیە دەتەوێت بۆ نمونە سارێکی شازت هەبێت دەتەوێت خانوویەکی شازت هەبێت دەتەوێت ناوماڵێکی شازت هەبێت پارە لەوانەیە ئەمانەت بۆ دابینکە بەڵام زۆر خەفەت هەیە ئەسڵەن بە پارە حل ناکرێت دەبێت داوا لە خوا بکەی خوا گەورە لەسەر داسان شتە مادیەکان هێنێ بەس شەرت نییە ئەو شتە مادی ئاسوودەی ناوەڵا ئەو ئاسوودەیە دن ناداتێ ئەو ئارامی کە خوا پێت دەبەخشێ بە پارە ناکڕێت شتێکی ڕۆحیە ئەوە ڕۆحیە بەڵێ ئەبێ لەلایەن خواوە بێت نەک لەلایەن پارە و لەلایەن بەندە و لەلای ماڵی دنیا و ئەو شتانەوە نییە ئاسوودەی عیبادەتکردن نوێشکردن ئەوانە ئاسوودەیەوە خوای گەورە کار ئاسایی بۆ دەکات ئەو خەفەتەی کە هاتە لەسەر لا دەبە بەخشین و یارمەتیدانی هەژار تا چەند هۆکارە بۆی ئینسان ئاسوودەی و دەرونی پێبخش ئەوڵا ئەوەش کارێکی هەم خواپی خۆشە هەم ئینسانیە قەبان تۆ هاوکاری هەچ کەسێک دەکەی لە دەروونەوە ئاسوودەی دەڵێ ئەو برادرە ئەو کەسە ئەو شخصە پیویسی بە من بوو من کەم تەرخەمیم نەکرد ئەوەندەی لە توانامدا بوو چوم یارمەتیمدا ئەیتر ئاسوودەی بەڕاستی تۆ دڵی فەقیرە خۆش پێی خوای گەورەش حتمەن خەرەبوویەوە بۆ ئەچیت خەرەبوت بۆ دەکاتەوە چۆن خوای گەورە بەخۆی دەفەرمێ ماڵ ببەخشین کەم ناکە لەوەشدا کە تۆ دەچی هاوکاری خەڵک دەکەی و دڵی خەڵک خۆش دەکەی خوا لەولا دڵی تۆ خۆش دەکاتەوە فەرمێ ئەلا بذیکر لای تەطمئین القلوب ئایەوە نادەم بە یادی خوای گەورە دڵەکانتان ئارام بێ ئێمە بەر بە یادی خوای گەورە ئەتوانین دڵەکانمان ئارام بێ عیبادەتکردن بەڵێ جۆرە عیبادەتێک زیاتر گرنگ وەڵڵاهی زیاترینشان شەو نوێژەکان تێگەی دوورکان نوێژی چێشەگا و ئەمانە بەڵێ زۆرێک لە گەنجان ئەڵێن ئەگەرێکێک پارەی پێ بێ خەموخەفەتی نییە نا شەر نییە شەر نییە پارە هەیە ملیانلەری شەو لەگەڵەوە شەڕە ناخامڕتا نییە دەڵێن هەتا پارە زۆرتری بێ حسابات زیاترە هەڵ دیاترە لێ پرکردوش دیاترە بۆ قیامەت لەسەر تاک بە تاکی ئەو پارانە حسابات بڵێ بەرز نییە پارە هۆکارێک بێ بۆ شەر نییە شەرنی ئینسان ئەوەی کە ئینسان لە ناخەمڕتاها بە دیاتە دکری خوای گەورە تاقی کردوتەوە لە ژیانی خۆت بە تاخیر گومانی تیانی من فعليا خەموخەفەتەکەت نەماوە ئاسوودەی بەتاکی داوەڵا بەخشین و یارمەتیدانی هەژار تا چەند ئاسوودەیە هێنێ بە ئەوەش تەنجار خۆم لە ژیانی خۆمە تاقیم کردو یانی تا ببەخشیت دیاتر خوای گەورە دڵ و دەرن ئارامەکە هەم لانی مادیشت دیاترەکە هەم خوای گەورە هەنێ فەرمی خۆی پێ فەرمێ ئێوە خۆتان بفارێزن بەڵاکان کە یێت خوارد بەچی خوای گەورە کەمێک کاتایوەتێ بە تەدەقا ئللا بسەدە خێر و سەدەقەکردن سەدەقا بەڵێ باشەوتە تاقیم کردوتەوە لە ژیانی خۆم بە یارمەتیدانی هەژار ئاسوودەیم باتوە گومانی تیانێ دەڵات چەند جاری ژەون تاقیکردێتەوە ژیانی خۆمە تۆ ئەگەر خەموخەفەتێک دەبێت بەچی هەوڵە دەیەم خەموخەفەتت بڕەوێتەوە ئاسوودەی بێت بە دڵ و دەروونت چیەکەی وڵی بەس چارەسەر هەر ئەوەیە شکری خوا بکەیت و ئەستەغفر الله و زیکرەکانی خوا بکەیت لە هەموو شتێ باشتر بۆ شکری خوا و عیبادەتکردن عیبادەتەکان و زیکری خوایەتە زیکرەکان هەمووی ئەوانە باشترین چارەسەرە بۆ خەفەتە بە هیچ شتێکلا ناچێت تۆ ئەمە تاقی کردوتەوە وڵی تاقیم کردێتەوە بەڵێ تاوان فعلان خەموخەفەتەکەت نەماوە ئەگەر 100% نەمێنێ تەسیری تیەکە ڕێژەیەکی باش کاریگەری تیەکە باشە بی پێی ناغێری ئەوە چ شتێکی کە هێتا خەموخەفەتی پێلاچێ ها جاری وایە بە پارە و سامان لا ناچێ شتانە پارە و سەروەت سامان زۆر جاری کێشەشی بۆ دروستەکە نەک خەموخەفەت لەسەر لابەرێ بەشێک لە گەنجان وا ئەڵێن ئەگەر پارەت پێ بێ خەموخەفەتت نییە وڵی ئەوە زانی چێواڵێ جارێک گەنج ئەوە سەرەتای ژیانیانە اینجا لەوانەیە کابرا پارەی پێێنێ وابزان بۆ پارەی هەموو شتێکی بۆ وەکرێ بەس نازانێ هەموو شتێکیش نییە پارەکە ئەو لە سەرەتایە ئەوێ لەوانەیە ئەوە باش بێ بۆ من هەموو شتێکی پێ چارەسەر کەم بەڵام بەخوا هەموو شتێکیش نییە پارە تەجروبەیان لە ژیان کەمە بۆیە ئەو قسەیە شتێکی وایە ناڵم سەرەتای ژیانە تەجروبیان زۆر نییە لەوانەیە بڵێم کابرا هەر چۆڵێ ئەوەڵێتی دەستکورتە جارەیان هیچ شتێکی بۆ خۆی پێکەوە ناوە سەروەت شتێک سامانێکی نییە ئەڵێ ئەگە من ئەوە بکەم زۆر باشە بم تاڵان ئەویش بەشی خۆی ئیسفای هەیە سام نەگوڵم هەر هیچ نیەتی ئیسفای هەیە بڵێ هەموو خەفەتەکەت لا هەموو خەفەت و شتێکیش بڵێ بەوە لاچێنە بەس یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ زۆر شت یارمەتیدانی هەژار فەقیر ئەمانە یارمەتی بدەی خێر و سەدەقەیان بۆ بکەیت تا چەند کاریگەریە بۆ ئینسانەکە خەموخەفەتی نەمێنێ و ئاسوودە بێت تقریبان کاریگەری هەیە حەدێکی خۆی هەیە ویش
طبعا تۆ کەسێکەکەی دڵی فەقیری خۆشەکەی جاری وایە خۆت خەرە شوێنی ئەو کەسە بزانە چەند خۆشە بەلاتەوە گەشتی کەسە یارمەتیەکە بە ئەوی ژوان قەرەبوو ئەوەت بۆ خوش قەرەبوت بۆ کاتە تەمانەوە خۆی لە حەدیسە و لە قورئانە باسی ئەو شتانەکە هەبوو تەمانەوە ئیسپایی هەیە تۆ ئەگەر کەسە دڵ خۆشکەیت هەر لە خۆ خۆش مرتاحەبی پێی دڵی خۆش پێ مرتاح قەرەبووکردنەوەی ڕۆحی خوای گەورە بۆ کەسێک وەڵێ ئیسپای زۆرە زۆر شتەیە کە ئێمە خەفەت بارەکە بەڵام یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە بۆی خەم و خەفەتمان نەمێنێ عیبادەتکردن و ئەو پەرستانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمری پێکردوین بیکەن بۆ نمونە نوێشکردن یاخود قورئان خوێندن کە بە ئاەت لە ناو قورئانی پیرۆزە هاتووە ئەلا بذیکر الله تطمئن القلوب کە عیبادەت و پەرستشی خوا ئاسوودەی و ئارامی بۆ دڵ و دەروونە هێنێ زۆرێک لە هاوڵاتیان باسییان لەوە کرد کە فعلیان لە ژیانی خۆیانە تاقییان کردوتەوە عیبادەتکردن هۆکارە بۆ ئەوی خەم و خەفەتی ئینسان نەمێنێ و وەکو وتیان هۆکاری پارەش هۆکارێک نییە بۆ ئەوی دڵخۆشت ینی هەمیشە خەفەتت نەبێ ئەکرێ زۆر شت بۆ بکات زۆر شتی مادی بەدەست بێنێ بەڵام مەرج نییە شتە مادیانە ئاسوودەی و خۆشبەختیان لەگەڵا بێت ڕەنگە هەندێشت بە دڵخۆشکردن بە پارە بەدەستی بێنی بەڵام ئەکرێ زۆر شتیش بە پارە بەدەست نەیە هیوادارین کەسمان خەم و خەفەتمان نەبێ خوای گەورە ئاسوودەی و ئارامی غاتە ناو دڵ و دەرونی هەمومانەوە بەنامەیەم جارەی مایکی پێیان کۆتایی هات تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ